بە بەشداریە زەران کەس لە ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووک ڕێوەڕسمێکی بۆ ناسانی لیستەکەی ڕێخست کە لیستی ژمارە 162وە. لەو مەراسیمەدا کە ژمارێکی بەرچاو لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم و کادرانی پێشکەوتوو یەکێتی ئامادەی بوون ڕێوەڕسمێک بۆ ناسانی کاندیدان و بەرنامەی لیستی یەکێتی لە کەرکووک بەڕێوە چوو. ڕەچەنایەتی ئێمە ئەوەیە لە کەرکووک هەڵخوڵاوین و لە کەرکووکین و لێرە ناڕۆین و لێرە ئەژین و لێرە دەمرین چونکە دوا ڕۆژی کەرکووک هی ئێمەیە و کوردستانی بوونی کەرکووک بە هیچ کەس و بە هیچ هێز و کەس و بارودۆخێک ناگۆڕدرێت. هەر وەک جەنابی مام جەلال گوتوێتی چارەسەری مەسەلەی کورد کەرکووکە و فەقەت هەر کەرکووک دەبێت. هەڵبژاردن بۆ ئێمە چارەنووس و چارەنووسساز دەبێت بەشدار دەبین لە پێناوی ئەوەی پرسی نەتەوەییمان لە شارەکەدا کە سەدان ساڵە بزودنەوەی ڕزگاری خوازی کوردی خەباتی بۆ کردووە نەکەوێتە ژێر پرسیار و پیلانی نەیارەکانمان هەرچەندە حەمەسەتی ئێوە سەربڵند دەبینین بۆ بەشداریکردنتان لە هەڵبژاردننی ئەم جاری پەرلەمانی عێراق. لە ئێستاوە دڵنیامان دەکاتەوە کە سەر دەکەوین پاش سەرکەوتن بەڵێ پاش سەرکەوتن بە سەربەزیەوە دەچینە بەردەم ئارامگەی مامی گەورەمان. پێی دەڵێن مام جەلال ئێمەی فەنکارانی ڕێبازەکەت هاتووی پێت بڵێن ئەوە کەرکووکیەکان متمانەیان بەکار و بەرنامەی یەشێتی نیشتیمانی کوردستان کردەوە. لە نێوە پڕی دۆستان و لایەنگرانی لە شاری کەرکووک یەکێتی لیستی خۆی لە شارەکەەوە ڕاگەیاند و پەیامی پشتیوانی یەکێتی وەک لایەنێکی سیاسی بۆ شاری کەرکووک دووپات کردەوە. بەڵێن دەدەین دژی هەر بڕیارێک بۆسینەوە کە شۆڤینی بێ دەرحەق بە کورد و کەرکووچەکان دەرکێت لەم شارە. دووپاتی ئەوە دەکەینەوە کە نوێنەری ڕاستەقینەی سەرجەم چین و توێژەکانی شاری کەرکووک بین هەمومان پێکەوە دەبێت کار بکەین بۆ ئەکتیڤکردنی مادەی 140 جارێکی کە و گەڕانەوەی داهاتی شارەکە بۆ کەرکووک. هەمووشمان پێکەوە بەڵێن دەدەین دەست دەگرین بە کۆچانەکەی مامەوە جارێکی کە بەرەو سندوقەکانی دەنگدان دەڕۆینەوە دەڵێن بەڵێ بۆ لیستەکەی مام داوای ئەوەیان لە یەکەین کە لە ڕۆژی 12/5 بە هەمان هەڵوێست و بە هەمان سنگەوە بچنە سەر سنووقی دەنگدان و ئەمە خۆی لە خۆیدا ئەوەی ڕەت کردەوە کە هەندێک خەڵک پروپاگەندەی ئەویان نەکرد کە کەرکووک نایەوێ هەڵبژاردن بکایان خەڵکی کەرکووک نیگەرانە نایەوێ هەڵبژاردن بکایان بەشداری هەڵبژاردن ناکە. بێگومان ئێمە کاڵێن ڕیفراندۆم ئەمە ڕیفراندۆمی ڕاستەقینەی یەکێتیەکان بوو لە کەرکووک دەریان خست کە هەمیشە پشت و پەنای خەڵکی کەرکووکن و یەکێتیەکان بە جۆش و خوڕێشێکی ترەوە دووبارە هەوڵی ئەوادەن کە کەرکووک بپارێزن پاراستنی ئەمجارە پێویستی بە دەنگە دیارێکێتیەکان هەمیشە لە کەرکووکە هەوڵیان داوە کە بارودۆخەکە ئاسایی بکەنەوە بۆ مادەی 140 جێبەجێ بکرێ. وەک لە مەراسیمی ناسانی کاندیداکانی یەکێتی لە کەرکووک بەڕێوە چوو یەکێتی کار دەکاتیمی بەهێزی کوردستان لە کەرکووکەوە ڕوانی بەغدا بکات و داکۆکی کاری سەرسەختی مافی کەرکووکیەکانیش بێت. لە ناو جۆش و خرۆشی خەڵکی کەرکووکدا یەکێتی لیستەکەی خۆی ڕادەگەێنێت و پەیمان بۆ خەڵکی کەرکووک دووپات دەکاتەوە کە داکۆکی کاری سەرسەختی پرسی کەرکووک بێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.